سوێن بەخوا چۆن بەیانان هەڵاسی برسیتە و بۆ ئەوەی نان بخۆیت و قاوەڵتی بکەیت و بڕۆی بۆ عیش سوێن بەخوا چاو ئەنێیتە یەک لە قەبرایی وەختێک ئەزانی قیامەت هەڵئەسێ ولتحاسبون بما تعملون ومحاسبش أكري لسر ورد درشتي كردوكانت ولتجزون بالإحسان إحسانا پاداشتی چاکتان بچاکە ئەدرێتەوە لە ناو قبر و قیامەتە وبالسوء سوءا و هەر کردەوەیەکی خراپیش ماڵی قەڵب سەر بە ساحێبێتی ئەمە قسەی پێغەمبەرە صلى الله عليه وسلم ئەفەرمێ وإنها لجنة أبدا أو لنار أبدا ئەڵێ قەومەکەم سوێن بەخوا درۆتان لەگەڵ ناکەم تووشی مەغروریتان ناکەم سوێن بەخوای تاک و تەنیا من پێغەمبەرم تایبەت بۆ ئێوە بۆ تێکڕای خەڵکی سەرزەوی چۆن ئەخەون ئاوا ئەمرن چۆن هەڵ ئەسن بەرەبەیان ئاوا زنوو ئەبنەوە پاداشتی چاکە هەر چاکەیە و ماڵی قەڵبیش سەر بە ساحێبێتی یان ئاگرێکی هەتا هەتایی یان بەهەشتێکی هەتا هەتایی